لە دووشەمە هاتین دووشەمەی شەوەکەی هاتین بۆ سێشەمە بڵێن سێشەمە بەڵێ. پاش ساڵانێکی زۆر لە ژیانی کرێچێتی ئەم خێزانە بەوەی هەژاری و بێکاریەوە لەم خێمەیەدا درێژە بە ژیانیان دەدەن. وەلید محەممەد هاوڵاتیەکی تەمەەن 50 ساڵە و لە ساڵی 2004ەوە لە پارێزگای سلێمانی نیشتەجێیە، خێزانی پێکەوە ناوە و خاوەنی 2 منداڵە. هیچ خەزان نەبووم، 1 ساڵمی پێدا لەڕێی خوا بەڵێ 1 ساڵمی پێدا وتی بەس فاتحەیە بخۆنەوە بۆ باوکم وتم باش، وتی هەموو جمعە فاتحەیەکی بۆ خوێنە وتم بەسەر چاوم کە مودەکەتەوە بوو توانەی مۆلیدەم نەبوو، توانەی هەموو شتێکم نەبوو. 4 کەسین بەڵێ خۆم و خێزانم کۆی و کچێکم هەیە بەڵێ باقی. وەلید و منداڵێکی نەخۆشن و پێویستیان بە چارەسەری پزیشکی هەیە. ئەو دەڵێت کرێی خان و ئاو کارەبای پێنادرێت و ئەو خێمەی هەڵداوە تا خوددا دەرویەکی خێری لێ دەکاتەوە. ئاماژە بۆش دەکات بەهۆی هەژاریەوە ناچارە ماڵ و منداڵەکەی لەو خێمەیەدا بژێنێت. ئەم خێزانە بڕیاریان داوە لەم شوێنەدا بمێنەوە، بەڵام جێگای ئامادەکردنی خواردن و پشودان و خەوتن و ئامێری ساردکەرەوەیان نییە. وەزعی مادیەم وەڵڵە مادیەم سفرە و نەخۆشمە و بووم هەیە لە ساڵی 90ەکان ئیسا هاتمەوە لە قەسەخانەش. وەڵڵە وەزعیان کۆەکەمەوە قاچی سوتاوە. ئایا وەڵڵا وەڵڵا لە ماڵەوە لەو ماڵە وەڵڵی ئەوەیکی بەتوانەی خۆی هەوکاوی مەکە خوای لێوازی بێ لەو ژیانەداچم گایمە زۆر گایمە هەوکاویشم ناکە ماڵشی ئاوا بێ. خێزانەکەی وەلید نمونەی هەزاران خێزانی دیکەی ئەم هەرێمەیە کە بەهۆی هەژاری و قەیرانی داراییەوە لا کولەمەرگیدا دەژین و خان و لانکەیەک بۆ ژیانێکی شەرەفمەندانە شک نابن. لە حکوومەتیش بێهیوا بوون و نازانن هانا بۆ کێبەرن. ئەگەرچی حکوومەتی هەرێم هەزاران یەکەی نیشتەجێبوونی بە ناوی کرێچی و هەژارانەوە دروست کردووە، بەڵام بە بیانووی جۆراوجۆر بەسەر کرێچی و هەژارانیدا دابەش ناکات. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.